ئەنواعی لیژنە پێکێنراوە ئەنواعی زێدەڕەوی ڕاگیراوە بەڵام بەداخەوە دیاردەیەکە کە لێرە ڕایەگری لەم لا سەر هەڵەیاتەوە لەو لا ڕایەگری دیسان لە شوێنێکی تررا سەر هەڵەیاتەوە بۆیە ئەساسی کێشەی زێدەڕەوی مەسەلە زەویە و ئەرکی سەرشانی حکوومەتە کێشەی زەوی چارەسەرکە دەرفەتێک بدۆزێتەوە سیاسەتێک پەیڕەو بکە کە خەڵک بتوانێت بە ڕێ ڕاستەکە ڕێ قانونیەکە زەوی هەبێت ئەگەر دەرفەتێکی قانونی هەبێ بۆ ئەوەی زەویەک وەرگێ پێویست ناکە بچێت تەجاوزات بکە پێویست ناکە بچێت عەرزیەکی کشت و کاڵی داگیرکە یان عەرزی کەسێکی تر داگیرکە بۆیە من پێم وایە لەیلا خان بە حکمی ئیشەکانی پێشووتری شارەزایەکی زۆری هەیە لە مەوزوعی زەوی و هەم خۆشی هاوکار بوو زۆر کە جێگیری مەحافظ بوو لە جێبەجێکردنی بڕیارەکانی ڕوبەڕووبوونەوەی تەجاوزات بۆیە لێرەش دڵنیام کە هەم جورئەتی هەیە هەم توانای هەیە ئەم شارەزایی هەیە و پشتیشی هەیە لە پرۆسێدایە ئیشەکان بەردەوامە بن و ئیشەڵا ئەویش ئەو پرۆژێش ئەبێ بە شتێکی جوان بۆ شارەکە و ئەبێ بە یارمەتی دەر بۆ دوورخستنەوەی ئەو قەرەباڵغیانەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ زیادەکەن